بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵ و ئاسوودەم کە لە بەرنامەیەکی تایبەت بە جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستم. جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێت، جەژنی قوربان لە تەواوی موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی پیرۆز بێت. هیوادارین جەژن بێتە مایی خۆشی و خۆشبەختی و ئاسوودەیی بۆ هەمووتان. هیوادارین جەژن بێتە مایی ئاژبوونەوەی دڵەکان لە یەکڵ یەکترا. هیوادارن جەژن بێتە مایی ئەوەی کە جارێکتر بتوانین بەیەکەوە بە ئاشتی و بە تەبایی و بە خۆشەویستی پێکەوە جارێکتر بژین و بتوانین زۆر بەباشی لەگەڵ یەکە هەڵقین. جەژن هیوادارم بێتە مایی پاکبوونەوەی دڵەکان لە ئاست یەکترا. جەژن هیوادارم بێتە مایی ئەوەی کە ئێمە بتوانین گەردن ئازایی لە ناخەوە لە براو لە هاوڕێ و لە دۆستەکانمان بکەین و بێتە هەوێنی لێبوردەیی لە هەموو ماڵێکە. خۆشەویستان خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تایبەت کە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ژمارە پەیوەندەکانی کەناڵی ئاسمانی پەیامەوە پەیوەندیمان لەگەڵا ساز بکەن و پیرۆزبایی خۆتان بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە بنێرن. هاوکات جیاوازدا ساڵانی ڕابردوو جەژنانەی بەرنامەی جەژنانەی ئەمساڵمان پرسیارێکی لە خۆ گرتووە بۆ هەر سێ شەوی جەژن لەگەڵتان ئەبین ئینشاڵڵا بۆ هەر شەوێکیان پرسیارێکی تایبەت بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست ئامادە کراوە کە ئەو بەڕێزانەی کە وەڵامەکانیان دروستە بێ ئەچێتە ناو ناوەکانیان چێتە ناو تیر و پشکەوە بنەخاوەنی خەڵات. پێم وایە کەم پەیوەندیمان ئیمان خانە لە بادینانەوە. ئیمان خان سڵاوی خوای گەورە لێ بێ و جەژن پیرۆز بێ. زۆر سپاس ئیمان خان، جەژن پیرۆز لە تۆ و لە خانەوادە و لە تەواوی دۆستان. جەهانی ماڵباتە و جەهانی کاردەر و کارمەند کەناڵ ئاسمانیە پەیام پیرۆزکەن ئینشاڵڵا هەمرۆز بتەوە جەژن و خۆشی بن. زۆر سپاس ئیمان خان. جەژنی قوربان یەکەم ڕۆژ لە مەنتیقەی دەڤەری بادینان چۆن گوزەرا؟ والله پیداگیرت خود هرچند جاگیرن گرم بس مبری آخری نه فرق جزانا كنت نقدر يعني راسي جلك خلق قسمالان کرده تلشیکان همه تاب نجزنان نبدو یادنا خود هبدو آزادو جلک خود بیتید نگلک خود بیتید يعني لا يو جەژن گەرم و بڕێکی باشی پێوە دیار بوو. بله بەڵێ ئیمان خان پەیامی تۆ لە جەژنی قوربان چییە؟ پەیامی تۆ چییە بۆ هاوڕێ و دۆست و خزم و کەسوکارت؟ والله سيدة قيام من أعظم جهنم إن شاء الله هم مسلمان لازم إلى واحد بتربك من أول شيء قم ما يصلى بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیاوی ئێمە پرسیارێکمان بۆی بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە بەڵام بێ ئیختیار و شتی لەگەڵا نییە. پرسیارەکەشمان سەرکردەی مەزن کە دیارە لەسەر شاشەکە دەرەکەوێ سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایک بووە؟ ئیمان خان سەرکردە سەلاحەدینی ئەیوبی سەرکردەی مەزن کە دیارە خاوەنی ڕزگارکەری قودس یەکێ لە سەرکردە مەزنەکان کەی و لەکوێ لەدایک بووە؟ لە ساڵی چەند؟ بەڵێ دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ بەڕێزت. پەیوەندی دواتر کاک شەعبان لە ئاکریەوە. کاک شەعبان گیان سڵاو لێ بێ. زۆر سپاس کاک شەعبانی بەڕێز. جەژنت پیرۆز بێ لە خۆت و خانەوادە و خزم و کەسوکار. جەژن لە تۆش پیرۆز بێ لە هەموو گوڵتومانەکە گۆران جەژن لە هەموو کارمەندانی کەناڵی پەیام پیرۆز بێ. زۆر سپاس کاک شەعبان. جەژنت چۆن بەڕێکرد ئەمڕۆ یەکەم ڕۆژ؟ والله الحەمدولیلا کاک گەورەنجانێکی زۆر خۆش بوو لەخوای بێزیاد. سپاس بەخوای گەورە. جەژن لە ئاکرێ لە دەڤەری بادینان گەرم و گوڕ بوو جەژنی قوربان. خەڵک بەباشی توانیان ڕۆژی یەکەم بەڕێ بکەن؟ والله الحەمدولیلا جەژنێکی زۆر گەرم و گوڕە لەخوای بەزیاد بجەژنەکەم وەکو جەژنە ڕەمەزانە خۆشتریشە پێما الحەمدولیلا. ئەی لە یەکەم ڕۆژە
قوربانیکردنوشت چۆن بوو کاک شعبان قوربانی کرایە کەم ڕۆژ لەو دەڤەری ئێوە ئەرێ وەڵا الحەمدولیلا قوربانی کرا تقریبا سار پێنج کەمە بواتەوە سپاس بۆ خی گەورە زۆر باش کاک شعبان چیت هەیە شتێکی بەسەراتێکی خۆش لە جەژن ئەگەر بۆمان باس بکەیت والله نازانم باسی کرد بۆ بکەم فەرموو وەڵا بەسەراتێکتان بۆ باز دەکەم فەرموو گوتی جارێک ئاخرەتێک 19 مێردی کردبوو بەڵێ گوتی خویسکی ویست یەک مێردی کرد بزە گوتی حاڵەمە لێیان دەپرسی چەند مێردت کردووە گوتی بۆ پامنە کە خویسکەم 20 مێرمان کردووە دەخۆ بە خوشکم 20 مێرد ناکردووە خویسکەکە مێردێکی کردو خویسکەکەسی لەگە خۆی دەکردەسی دەستەکانت خۆش بێ کاک شعبان گیان کاک شعبان پرسیارەکەی ئێمە بۆ ئێوە ئەمڕۆ سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایکبووە پێش ئەوی وەڵام بیتەوە دیارە لەبەر ئەوەی کە جەژنە و حەزەکەین یارمەتی پەیوەندەکان بدەین هەر بە ڕێزێک هەر شوێنەکەشی زانی ینی هەر زانی لە چی شوێنێک لەدایک بوو و ساڵەکەی نەزانیا بە پێچەوانەوە ئێمە ناوێ خەینە پیرپشکە بۆی هاوکارانم ئاگایان لەوە بێ هەر بە ڕێزێک زانی لەکوێ لەدایک بووە گەر ساڵەکەش نەزانێ ئێمە لەبەرەوەی کە جەژنی قوربانە و حەزەکەین ئێمە دیاری بین بۆ ئێوە ناوێ خەینە پیرپشکەوە کاک گۆران پێما لە ساڵی 1938 لەدایک بووە لە باژاری سکریت سەلاحەدین بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک شعبانجان ئێمە لە کۆتاییە وەڵامی ڕاست ئاشکرا ئەەکەین وەڵامی دروست ئاشکراکەین وشەڵا ئێوە شەو کاتە وەڵامی دروستەزان سپاس بۆ بەڕێزت پەیوەندی دواتر پێم وایە هەر لە بادینانەوە ڤیان خانمان لەگەڵە ڤیان خان سڵاو لێ بێ وعليك السلام ورحمة الله ڤیان خان جەژنت پیرۆز بێ و هەمیشار لە جەژن و خۆشیابی زۆر سپاس ڤیان خان پێناسەی تۆ بۆ جەژنی قوربان چییە پەیامی تۆ لە جەژنی قوربانە چییە ڤیان خان والله فهم جزاكي فوق دخواي بزيادي يودارم سيلي رحمة بديهين بەڵێ ڤیان خان لەو دەڤەرەیەوە جەژن یەکەم ڕۆژی جەژن بە تایبەتی بەیانەکەی گەرم و گوڕ بوو دراوسیات چوو یەکتریە کرد یعنی گەرم و گوڕی پێوە دیار بوو سپاس بۆ خوا ڤیان خان پرسیاری ئێمە ئەمڕۆ سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی لە چ ساڵێکە لەدایک بوو و لە چ شوێنێکیش لەدایک بووە بەڵێ هیچ اختیارێک لەگەڵ پرسیارەکەمانە نییە ئێوەی بەڕێز و خۆشەویست توانین یەکسەر وەڵام بدەنەوە پرسیارەکەمان زۆر قورس نییە بەڵێ دەستەکانە خۆش بێ ئێمە لە کۆتاییە وەڵامی دروست ئاشکرا ئەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ڤیان خان دیارە پەیوەندەکان لە دەڤەری بادینان و دهۆک و ئاکرێەوە لەگەڵمان بەردەوامنەوە کاکسامی لە دهۆکە وەرگین کاکسامی گیان سلاوی خوارد لێبێ جەژنی قوربانت پیرۆز بێ و هەموو سات و کاتێکت پڕ بێ لە جەژن سلامی گەورە لە تۆ جەژنی قوربان لە تۆ لە سەرجەم کارمەندان بێر و بیسەری تەلەڤیزیۆنی پێیان پیرۆز بی و ئینشاءالله هەموو کاتێک ئێوەش پڕ بێ لە جەژن و خێر و خۆشی زۆر سپاس کاکسامی سەرەتا پرسیارێکی تایبەتی لەکەم ماشەڵڵا سۆرانەکەت زۆر باش قسەی پێەکەی ئەمە تۆ هەر لە دهۆک ژیاوی یاخود پێشتر لە منتیقەی زمانی سۆرانی شەر ژیاوی خەڵکی شنگالی لە 2014ەوە ئاوارەی دهۆک بووینە بەڵام لە 2011 من بەردەوام یعنی لە گەل ڕاگەنداوەکانی کوردی عەرەبی هەموو ئەو تەلەڤیزیۆن و رادیۆنەی کە هاتم بەشدارە بم لەبەرەوەی کە من عەرەبی و سۆرانیشم زۆر باش دەی سپاس بۆخوا زۆر باشە کاکسامی گیان پەیامی تۆ لە جەژنی قوربان چییە بۆ خەڵک ئایا پەیامی تۆ تەنها گەرن ئازاییە کە لەسەر زمانەوە یاخود ئاشبنەوەی دڵی جەنابتە لەگەڵ کەس و کار لەگەڵ برادر لەگەڵ دۆست و هاوڕێیانت بەڵێ وەڵی مامۆستاجان خۆ دەزانی جەژنێکی با بڵێن ڕۆژێکە یان بڵێن سێ چوار ڕۆژێکە لەبەرەوەی کە خەڵک لە یەکتر ببورێ جەژنیش تایبەتمەندی خۆی هەیە کە ئەوانەی مەسەلەن بێت سێ چوار مانگی سەر نابینن بەهۆی کار و کەسابەتەوە کەچی لە جەژنا یەکترە بینەوە و بێتر شاتە بن و ئەوانەی کە لێکیش تۆڕن هیوادارم ئەو کوڕەییان پێهێنن و کاکسامی کەس هەبووە یعنی لە یەک ڕەنجا بن لەم جەژنەیە ئاشتی کەیتەوە
والله ما ساعتها يسا لخوي بجاد بكس وام نبي أو بكس نبي تلك عاجبه بي بس هو يفزعنا لا جزنو لا بيج قال جزميش دريغنا كما هو مثلا ليك عاجز بمحاولة دكم فيك يعني بين هو آش يعني عادي ئەوە شتێکی زۆر باشە. کاک سامی چیتێ لە جەژنە شتی خۆش چی بەسەرت هاتووە بەسەراتێکی خۆش شتێکی خۆش بۆمان باس بکەین. والله ما مستا أحكام دينية تشتكي وما بيرم ناي تو تشتكي بسر هاتبي بوي كبزانم تنها خوشي ولا جزنا كان لم جزنا ولا جزنا كان رابط وجه سپاس بەخوای ئینشەڵا هەموو ژیانتان پڕە بێت لە خۆشی و قەت ناخۆشی نابین. کاک سامی جان پرسیارەکەی ئەمە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی لە ساڵێک و لە شوێنە لەلایەک بووە. والله ما مستا كاريمية هیچ اختیاری نییە. ولا فمن لك فيوهاش لا دمشق لدايق وقت غلطنا يعني صراحة عفوا دەسەکانی خۆش بێ دەسەکانی خۆش بێ شەڵا لە کۆتایی وەڵامی دروست ئاسکرا ئەکەین. کاک سامی جان سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزت. دیارە هەندێک ئەمێ هەندێک زانیاری لەسەر سەلاح سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی بخوێنەوە بەڵام دیارە پەیوەندەکان ڕێگە نادەنجارێ. کاک ویداد لە حاجیاوە. کاک ویدادیان سڵاو لێبێ. ببوورە ویداد خان زۆر سپاس بۆ بەڕێزت. جەژنت پیرۆز بێ و هەمیشار لە جەژن و خۆشیابی. جەژنە پیرۆزەکەم ئاڕاستەم و کارمەندانی کەناڵی هەفتانی پێیان هەموو سوڵانانی کوردستان دەکەم. زۆر سپاس ویداد خان. یەکەم ڕۆژی جەژنی قوربانت چۆن بەڕێ کرد؟ جەژنی قوربان کردوایە گەرم و گورتر بوو یا خۆتر ڕەمەزان؟ سپاس بۆ خی گەورە وڵات جەژنێکی پڕ خێر و خۆشی و بەرەکەت بوو. بەڵام ڕاستی جەژنی ڕەمەزان گەرم و گوڕی زیاتر پێ و دیار بوو. قوربانیەکان و بەهۆی ئەو شتانە. ڕاستە پێم وایە کەمێک جەوەکەش ئەمڕۆ ینی گەرم بووانە بوو. بەڵێ زۆر گەرم بوو. ویداد خان بەسەراتێک شتێکی خۆش لە جەژنەوەمان باس بکەین. وەڵڵاهی هیچم نەنانی داوێنم هەیە. یعنی پیرۆزەکەم دوبارە دەکەم و لەم خانەوادەکەم و لەم سوڵانی کوردستان. زۆر سپاس ویداد خان. لێرەوە تا حاجیان بەش سڵاومان بۆ دانیشتوانی و دەڤەرە خۆشەویستە هەیە. پرسیارەکەی ئێمە بۆ ئێوە کە دیارە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی لە ساڵێک لەدایک بووە لە شوێنە لەدایک بووە؟ لە شاری تکرید لە ساڵی 1930 دەسەکانە خۆش بێ ویداد خان. ئینشەڵا لە کۆتاییە وەڵامی دروست هەمووتان ئەیزان. سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشیابی. سپاس بۆ بەڕێزت. پەیوەندی دواتر ئەچینە هەڵەبجەی خۆشەویست و ڕێیان خان وەرگرین. ڕێیان خان سڵاوی خوات لێبێ و جەژن پیرۆز بێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. ممنون. ڕێیان خان جەژن پیرۆز بێ و هەموو کاتێک لەرە جەژن بێ. لە تۆش پیرۆز بێ درەگیان لە کەناڵی ئەیام و لە هەموو ئەو برا بەڕێزانە. زۆر سپاس. ڕێیان خان پەیامی تۆ لە جەژنە بۆ دۆست و خۆشەویستان بۆ ئازیزانت بۆ کەس و کارە چییە؟ وڵا پەیامی من تەنها سەرکەوتنی جەلی کورد و سەرکەوتنی نەتەوەی کورد و ڕۆژێشتنی هەمووانم. کەس هەبووە لە جەژنە ینی بتەوێ ئاشتی کەیتەوە؟ کەس هەبووە ناکۆکیەک ینی نیگەرانیەک لە بینتانە دروست بوو بێ و ئێستا بتەوێ دەستی ئاشتەوایی بۆ درێژ بکەیت؟ وڵا پاس بخوا هیچ شتێک نەبووە لەگەڵ کەسانی کەیە پەیوەندی من پاس بخوا پەیوەندیم لەگەڵ هەموو کەسێکا باشە. نەپیرۆزەر لە هەموو لایەکەکەم. بەڵێ دەسەکانی خۆش. هیچ بەسەراتێک بابەتێکی خۆشەوەمان باس بکەیت؟ بەڵێ بەسەرهاتێک شتێکی خۆش بەسەرت هاتبێ؟ وڵایی لێسا حەزم نێداوی لە برنامە. باشە بۆ ینی لە چەند بەرنامەی ڕاستەخۆیە زۆر کەم لەو کەسانەی کە شتمان پێشکەشەکەن ینی پێشتر شتێک ئامادە بکەن کە تەلەفۆنەکەن بێژەوە. ئینشەڵڵا ئەگەر ئەم جارتوانی هەم بەرزایی ئینشەڵڵا بۆ ڕۆژی داهاتوو. پرسیاری ئێمە بۆ ئێوە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی ساڵی چەند لەدایک بوو لە چ شارێک؟ وڵایی من شوێنی لەدایکبوونەکەیزان بەڵام ساڵەکەی تەئکید نییە. شوێنەکەی لە تری لەدایک بووە. بەس وڵایی ساڵی لەدایکبوونەکە بزانم ساڵی 1930 دەسەکانە خۆش بێ ڕێیان خان. ئینشەڵڵا ئێمە لە کۆتاییە وەڵامی دروست بە هەمووتان ئاشناکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. هەر لە جەژن و کامەرانی بەختەوەریە بنیشەوە. سپاس. کاک عەدنانی بەڕێز ئەچینەوە دەڤەری بادینان و ئاکرێ و کاک عەدنان وەرەگرین. کاک عەدنان گیان سڵاوی خوات لێبێ و جەژنی قوربانتی پیرۆز لێ پیرۆز. سڵاوی خوا لە تۆ لە تەواوی کادر و کارمەندانی تەلەڤیزیۆنێت پێیان بێت. سۆری باشە مامۆستای بەڕێز. زۆر سپاس کاک عەدنان گیان. جەژنە پیرۆز بێ. جەژن لە تۆ و لە خانەوادە و لە تەواوی دەڤەری ئاکرێ ئێمە پیرۆزەکەین.
زۆر سپاس جژن لە تۆ لە تەواوی کادر و کارمەندان تەلەڤیزیۆنی پێم و لە خانەوادەکەت و لە هەموو بیسەر بیێرانێ و تەلەڤیزیۆنە جوانە پیرۆز بێت. زۆر سپاس کاک عەدنان گیان. کاک عەدنان پەیامی تۆ لە جەژنا چییە؟ جەژنی قوربان لای تۆ چ واتایەکە گەیەنێ؟ واتایەکی خۆشە ماوەستا هیوادارم هەموو ساڵێک خەڵک لەسەر قوربانی بەردەوام بێت. کاک عەدنان گۆشتی قوربانیتان تا ئێستا بواتوە؟ چەند جێتان بواتەوە کاک عەدنان تا ئێستا؟ چەند جێتان بواتەوە تا ئێستا؟ چەند؟ وەڵا برا دەوڵەمەندە نێوە. وەڵا دیارە لای ئێوە وەزع باشە. باشە لە خۆی بەزیاد بێت لێمە لە گوندانێن کوندەکان. سپاس بۆ خوا. کاک عەدنان گیان پرسیارەکەی ئێمە سەلاحەدینی ئەیوبی لە چ ساڵێک و لە چ شارێک لەدایک بووە؟ بەڵێ 1938 لە تکریت لەدایک بووە. دەستەکانە خۆش بێ کاک عەدنان گیان. سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لێرەوە تا ئاکتێ دووبارە جەژنی پیرۆزەت لێکەین هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی دینەوە شاری سلێمانی و لاڤەخان وەرەگرین. لاڤەخان سڵاو لێبێ جەژنی قوربانە پیرۆز بێ هەموو کاتێک دەر جەژن و خۆشی بێ. ئەم کاتی تۆ زۆر سپاس پیرۆزایی جەژنی قوربان لە ئێوە بەڕێزەکەم و هەموو ڕۆژێکتان لە جەژن خۆشیاب. زۆر سپاس لاڤەخان. جەژن لای تۆ چ واتایەکە گەیەنێ؟ جەژن لای تۆ چ مەفهومێکی هەیە؟ جەژن هەر بریتیە لە تەوقەیەکی سارد و سڕ و گەرنازایەکی سارد و سڕ یاخود جەژن مانای گەورەتر هەڵێویە؟ جەژن مانای ئاسراتی گەێنە بەس بەداخەوە ێستاگانەستی لە ڕەحم نەماوە نازانم خەڵک ئامۆژەی یەکتر ناکات زۆر وەکو ساڵان نەما بەداخەوە. بێگومان من ئێمە لە بیرمانێت یعنی هەر دراوسەکان کە زۆر جار سەردانی شەوان سەردانێکیانە کرد تا درەنگانێک دانیشتن بەڵام ئێستا پێم وایە خزمەکەش کەم بۆتەوە عنی هاتوچۆی هیوادارنی کە ئیشەڵا گەرم و گوڕ بێتەوە و جەژن بێتە هەوێنی ئەوەی کە جارێک تر دڵەکان بەیەکەوە گرێ بدرێنەوە. لاڤەخان شتێکی خۆش بەسەراتێکی خۆشی تەیە بۆمان باس بکەیت. بەڵێ بەسەرهاتێک شتێک ئەگەر بەسەرت هاتوێ؟ وڵی زۆر لە ناکە بووم گیرەکەرەی نانوتێز بووم هیچم لە خیاڵان گێداوە دەبرنەکەم. دەیشەڵا بۆ ڕۆژانی داهاتوو. ئینشاءڵڵا. پرسیارەکەی ئەمە وازەحە وەڵامی تۆ بۆ پرسیارەکە چییە؟ با 1940 بێت لە سپیتیش. دەستەکانە خۆش بێ لاڤەخان. سپاس بۆ پەیوەندیەکە. دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ. خۆشکی بەڕێزمە میشار لە جەژن و خۆشیابی ئەچینە تەکیەی خۆشەویست و سومەیە خان وەرەگرین. سومەیە خان سڵاوی خوا لێبێ و جەژنی قوربانت لێ پیرۆز بێ. سڵاوی خوای گەورە لەێوەش پیرۆز بێ و جەژنە پیرۆزە لە هەموو کارمەندانی کەناڵ داستانی پێمیشەکەم. زۆر سپاس. سومەیە خان جەژن لێکەم ڕۆژی جەژن چۆن بەڕێکرد؟ میوانتان زۆر بوو؟ میوانتان هەبوو؟ بەڵێ سومەیە خان جەژن یەکەم ڕۆژی جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو؟ گەرم و گوڕ بوو؟ مام ناوەند بوو. یعنی دەی دەستەکانە خۆش میشە لە جەژنابی بەسەرهاتێک شتێکی خۆشمان بۆ باس بکەین؟ هیچ حازر نییە؟ دەیخەی ناکەشەڵا بۆ ڕۆژانی داهاتوو. پرسیارەکەی ئێمە وازەحە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایک بووە؟ سەلاحەدینی ئەیوبی لە قەڵای تکری لە ساڵ 1930 لەدایک بووە. بەڵێ دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی. سومەیە خان دەچمە پەیوەندێکی تر و کاک مەولود وەرەگرین. کاک مەولودجان سڵاو لێوێ. سلام علیکم. وعلیکە سەلام برای من جەژنە پیرۆز و هەمیشە لە جەژنابی کاک مەولود. زۆر سپاس. جێژنتان پیرۆز بێ هەموو کارمەندان. جەژن بە ناوی تەواوی ستافی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوە لە تۆی بەڕێز و لە خانەوادە و لە هەموو لا پیرۆزەکەی. ممنون. کاک مەولودیان جەژن لای تۆ چ واتایەک گەیەنێ؟ جەژن لای تۆ چ؟ الحەمدوللا جێژنێکی خۆش بوو خۆشی ڕامان بووە. جەژن واتا و پێناسەی لای تۆ چییە کاک مەولود؟ والله گەردە ئازادکردن و تش إلى الرحم بكار بين بسلمانة إن شاء الله الرحم كي تناهم بسلمانة إن شاء الله. سپاس کاک مەولود. بەسەرهاتێک بابەتێکی خۆشەکە هەبێ بۆمان باس بکەی لە جەژناتۆ دڵمان خۆش بکەی. ولا تەنها جێژنتان پیرۆزەکەم
تم ئامادە نەکردیوە براوی دەستەکان خۆر بە کاک مەلوجان هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بیت پرسیارەکەی ئێمە بۆ تۆی بەڕێز وازە حافەکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی لە ساڵێک و لە شوێنە لەدایک بووە 1930 زاینی دەستکری بەڵێ دەست خۆش کاک مەلوجان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژنابی برای بەڕێزم سپاس بۆ پەیوەندەکەت دڵدار وەربین لە دۆهەکەوە دڵدار سلااوت لێ بێ و جەژنت پیرۆز بێ و کاتێک دەرجەژن بێ ئەم کاتەی بەڕێزت زۆر سپاس دڵدارخان جەژنە پیرۆز بێ میشار لە جەژنابی زۆر سپاس دڵدارخان جەژن لە دۆک چۆن بەڕێوە تو یەکەم ڕۆژ گەلک خۆش بوو ئەی گەرم نەبوو دۆک گەرم نییە جەوی دۆک یا نۆرماڵە دەی سپاس بۆخوا دڵدارخان لە جەژ هەبووەکە لەگەڵ برادرێکە ناکۆکێکتان هەبوو بێ لەم جەژنەیە بتەوێت گەر نازایی لێ بکەی بتەوێت ئاش بیتەوە لەگەڵ یا بتەوێت جارێکتر پەیوەندی بەیەکە و گرێ بدەنەوە دڵدارخان زۆر باشە پرسیاری ئێمە بۆ تۆی بەڕێز سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایک بووە سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە هەر لە جەژن و خۆشی و لە بەختەوەری و ئاسوودەیی بژی خوشکی بەڕێزم هەر لەرەوە تاوەکو دۆک ساڵ ڕێزمان بۆ هەموو دانیشتوانی شاری دۆکی خۆشەویستی هەر لە دووەکەوە سامیەخان دەبین سامیەخان سڵاوی خوا لێبێ و جەژن پیرۆز بێ زۆر سپاس سامیەخان جەژن لە تۆ و لە خانەوادە و کورە لە تەواوی دانیشتوانی شاری دۆک ئێمە پیرۆزەکەین زۆر سپاس سامیەخان جەژن یەکەم ڕۆژ جەژن لای ئێوە چۆن بەڕێوە چوو جەژن پێناسەی لای تۆ چییە؟ جەژنی قوربان لای تۆ چۆن بەڕێوە چوو یەکەم ڕۆژ؟ سامیەخان سامیەخان گوێ لێمەیە؟ عەفوەن یەکەم ڕۆژی جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو؟ گەلک خۆش بوو بە هەمیشە هەر لە خۆشی و ئاسوودەیی یابن ئینشەڵا پرسیارەکەی ئێمە سەلاحەدینی ئەیوبی لە چ ساڵێک و لە چ شارێک لەدایک بووە؟ سامیەخان سی چەند؟ دەست خۆش سامیەخان سپاس بۆ پەیوەندەکەتە لێرە تا دۆک هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەری و ئاسوودەیی یا بژی سپاس بۆ پەیوەندەکەت کاکاروان لە تەکیەوە کاکاروان جانسپاوی خوارد دەبێت جەژنی قوربانی پیرۆزت لێ پیرۆز بێت کاکاروانچان قوربان لە ئێوە و لە هەموو جنرەیان پیرۆز بێت زۆر سپاس کاکاروان جەژن لە تەکیە چۆن بەڕێوە چوو؟ گەرم و گوڕ بوو؟ سپاس بۆخوا کاکێ کاروان چی هەیە لە جەژنە بۆمان باسکەی بەسەرهاتێک شتێکی خۆش؟ هیچت لا نییە؟ دەی هەمیشە سەرکەوتوبی کاکاروانگیان پرسیارەکە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایک بووە؟ ئەوە شێ پێکەڵەتەوە کاکە؟ کاکێ کاروان کاکاروان وەڵامەکەی تۆ چێوە پرسیارەکە؟ لەدایک بووە کاکاروانەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەمێک کەسکەی لە تەلەفۆنەکەەوە گوێ من بگری بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاکاروانجان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەریا بیت لە چەمچەماڵەوە تۆزی ئەو لاتەکیە
سەوسەن خان وەرگین سەوسەن خان سڵاوی خوا لەبێ و جەژنە پیرۆز بێ. دەستنی خۆتانش پیرۆز بێ سەلامەت بی دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم. سپاس دەکەین سەوسەن خان دەڤەری چەمچەماڵ یەکەم ڕۆژی جەژنی قوربانی چۆن بەڕێکرد؟ وەڵڵاهی دنیا زۆر گەرم بوو هەروە بێ هەروە بێت چۆنە یعنی میوانتان زۆر بوو؟ وەڵی نەوەڵا دوای عەسر یەک دوو ماڵێ هاتن. ئەی لەگەڵ قوربانیە گۆشتی قوربانیتان بۆ هاتووە هیچ؟ هەروەڵا چەندێتان بۆ هاتووە؟ وەڵا گۆشتی باشمان بۆ هات گۆشتی باشتان بۆ هاتووە؟ هەروەڵا دەی سپاس بەخوا دەیەوە ئینشەڵا بەخۆشی بیخۆن. سەلامەت سەوسەن خان شتێکی بەسەراتێکی خۆش ئەگەر لە جەژنە لە غەیری جەژن بۆمان باسکەیەکە لات بێ. وەڵاهی هیچ بام نییە وەڵا. دەی هەمیشە لە جەژن و خۆشیابی پرسیارەکەی ئێمە لەسەر شاشە دیارە وەڵامی تۆ پرسیارەکە چییە؟ وەڵاهی ساڵی بڵێن لە تکری لەدایک بووە ساڵی 532 هیجری ڕێکەوتی بە 1137 میلادی. بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت سەوسەن خان سپاس دەکەین هەمیشە لە جەژن و شادی و بەختەوەریا بژیت. هەر لە چەمچەماڵەوە دیناخان وەرگین دیناخان سڵاو لێبێ. السلام علیکم. وعليك السلام ورحمة الله وبركاته جەژنە پیرۆز بێ دینەخان هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بیت. سپاس دەکەم جەژنەکەی بەڕێزش پیرۆز بێ لە هەموو ستافەکان و پشت کامێرا و برا بەڕێزی کە پەیوەندیەکانی شوێنێ. زۆر سپاس بە ناوی هەموو کارمەندانی خۆشەویستی کەناڵی پەیامەوە. دینەخان جەژنی قوربان لای تۆ چواتایەکی هەیە چ مەفهومێکی هەیە پێ دوایە جەژن تەنها گەر نازایەکی ساد و سڕە تەوقەیەکی ساد و سڕە چون نقڵ هەڵگرتنێکە لە ماڵێک یاخود مانای گەورەتر هەڵەگرێت؟ بێگومان ئێمە موسڵمانان لە ساڵەدا دوو دەژمانێت دژنێ ڕەمەزان و قوربان لەم دەژنە ئێمە پێویست سلێ ڕەحم لە ناو یەکترا زیاد بکەین گردن ئازایی ببن لە هەرێکی ڕەنگا بە بەدڵێکی گەورە و بچی گردن ئازایی داوای گردن ئازایی لێ بکەیت و پاشان بتوانین فیلێ ڕەحم زیاتر بکەین لە ناو کۆمەڵگەمانە ئەوە دەژن واتە ئەم شتانە و زۆر زیاتریش گەورەتریش. دەستخۆش سپاس بە وتە جوانەکانت دینەخان ئەی بەسەرهات پێشتێکی خۆش. واللهی بەسەرهات و شت ئەمەە هینا لە ناکە پەیوەندەکەم وەرگیرە هەتا کە پەیوەندەکەتان لەسەرم هەڵگرتم دیناتان لەگەڵا برا بە ڕێزەی زۆری کۆنتڕۆڵ کە پەیوەندەکەی هەڵگرتی ئەیپاس سڵاوە کەس یانیەوە بە حەماس پەیوەندەکەم وەرگیرە چاوەڕی ئیرەکە ناکرد. دەستی خۆش بێ دینەخانی وادارێک کە هەموو کاتێک لەگەڵمان بەردەوام بنووە دیارە پەیام بە بینەری ئێوە بە پەیوەندەکانی ئێوە گەشاکە و جوانترە بێ. پرسیاری ئەمە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایک بووە؟ لە قەڵای کوردی لەدایک بووە لە ساڵی وەڵای ساڵەکەی 537 نازانم. دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە چەمچەماڵەوە هێلین خان وەرەگرین هێلین خان سڵاو لێ بێ و جەژنی قوربانت پیرۆز بێ. زۆر سپاس هێلین خان جەژنی قوربانە پیرۆز بێ و لە خۆت و خانەوادە و خزم و کەس و کار. هێلین خان کەمێک دەنگت ئەگە هەڵبڕی سپاس دەکەین. هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن خوشکی بەڕێزم. هێلین خان جەژن لای تۆ چواتایەکی هەیە چ پێناسەیەکی هەیە؟ بێگومان دەستەکانە خۆش بە هێلین خان. هێلین خان پرسیاری ئێمە بۆ تۆی بەڕێز سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی کەی و لەکوێ لەدایک بووە؟ سەلاحەدینی ئەیوبی لە تکری. بەڵێ دەست خۆش. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکی جەنابتان. هێلین خان هەمیشە لە جەژن و خۆشییا بن سپاس بۆ بەڕێزت پەیوەندی دواتر ئەچینە بەردەڕەشی خۆشەویست و کاک سەرکەوتوو دەبین. کاک سەرکەوت گیان سڵاو لێ بێ و جەژنی قوربانت پیرۆز بێ و هەمیشە لە جەژن نابیت.
کاک سەرکەوت کەمێک دەنگت بەرزکەیتەوە سوپاس دەکەین. ئێستا باشترە. کاک سەرکەوت جەژنی قوربان یەکەم ڕۆژ چۆن بەڕێکرد و جەژنی قوربان لای تۆ چ پێناسەیشیە؟ والله ماوسەگیان الحەمدولله جەژنی قوربان خۆش بەڕێکی بەڵام بەڕاستیدا جەوەکە زۆر گەرمە. جەوەکە زۆر گەرمە. ئەی والله. ئینشەڵا فێنکە بێتەوە. ئینشەڵا فێری گەوێت لە داهات. کاک سەرکەوت بەسەرات هێشتێکی خۆش بابەتێکی خۆش بۆمان باس بکەیت. بۆ جارێکم ئەمە سوتمە تەلەفۆنەکەم حەسل بێ بڕوا بکە. بەرنامەی بەیانی لەسەر وتن محاوەڵەمان کرد پێمان حەسل نەبێ بەڕاستی بەڵام ئێستا زۆر سانەی وەرگریە الحەمدولله. دەی الحەمدولله. کەواتە هیچ لانێوەمان باس بکەیت؟ بەڵێ؟ هیچ شتێکی خۆش نییەوەمان باس بکەیت؟ والله ئەوجار بەداوای لێ دەی ئینشەڵا بۆ ڕۆژەکانی داهاتووی من ئینشەڵا دوو ڕۆژ تریش بەردەوام لەگەڵتانە بین. کاک سەرکەوت پرسیاری ئێمە بۆ تۆی خۆشەوی سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی لە چ ساڵێک لەدایک بوو لە چ شارێکیش؟ لەدایک بوو لە ساڵێکی ئەمری خۆی کردەوە؟ نەخێر هەر لە چ ساڵێک لەدایک بووە و لە چ شوێنە لەدایک بووە؟ لە چ شوێنێک؟ ئێمە یارمەتی بدەی خراپ نییە بەخوای. بەخوا کاروشتی لەگەڵ نییە. گوێت لە پەیوەندەکانی تر بوو ینی هیچ سەی بەرنامەکە دەگەر پێشتر؟ بەری ماوسەگیان؟ ینی لە سەرەتاوە بینەری بەرنامەکە بووی؟ نا بەخۆی تازە تەلەڤیزیۆنمان پێ کرد ڕاستی مەزنمان کەناڵتەیان کاکی سەرکەوت پرسیارەکەی ئێمە زۆر قورس نییە. سەلاحەدینی ئەیوبی سەرکردەی مەزن ڕزگارکەری قودس لە چ ساڵێک لەدایک بووە و لە چ شارێک؟ بەڵێ ماوەسەگیان 1938 لە تکریت. بەڵێ دەست خۆش کاک سەرکەوت سپاس بۆ پەیوەندەکەت. ئینشەڵا لە کۆتاییە وەڵامی دروست بۆ بەڕێزان ئاشکراکەین و ئەگەر کاتمان هەبێ هەر نێزانەریش لەسەر ئەو سەرکردە مەزنە ئینشەڵا ئەخەینە ڕوو. پەیوەندی دواتر کاک نەوزاد لە کەروکە و کاک نەوزاد گیان سڵاوی خوات دێبێ و جەژنی قوربانت پیرۆز بێ و هەموو کاتێک تر جەژن بێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە لەکەم جەژنە پیرۆزە لە تۆ لە تەواوی کارمەندان کەناڵی پێیان. سپاس دەکەین کاک نەوزاد. ئێمەش پیرۆزبایی جەژنی قوربان لە تۆ لە خانەوادەی بەڕێز و لە ماڵ و مناڵ و لە تەواوی دانیشتوانی شاری کەرکووک دەکەین. زۆر سپاس دەکەم. کاک نەوزاد کەرکووک جەژنی قوربانی یەکەم ڕۆژ چۆن بەڕێکرد؟ مانای تا ڕادەیەک باش بوو بەڵام چکی گەرم بوو هەمویان دوای عەسێرە هاتن ماڵان بۆ ماڵانی شتیوە چونکی گەرم بوو دنیا زۆر گەرم بوو. کەواتە هەست کرد هات شۆشت کەمە؟ بەڵێ. دەی ئینشەڵا لە ڕۆژانی داهاتووە گەرم و گوڵترە بێ. هیوادارین کە ئەم جەژنانە هەر کەسێک لای خۆیەوە زیندوی کاتەوە جەژنی قوربانی ڕەمەزان کە دیارە دوو جەژنی ئینسانی موسڵمان نەبێ بەردەوامە بەرزی ڕایان بگرین. سپاس کاک نەوزاد. کاک نەوزاد بەسەرات هێشتێکی خۆش ئەگەر هەبێ. بەخوای ئێستا لە خەیاڵ نیم. حیز دەستە خەیاڵ نی ئێستا. ئەی وەڵامی پرسیارەکەی ئەمە چییە؟ وەڵامت بۆ پرسیارەکەی ئەمە کاک نەوزاد. بەڵێ با لە تکریت بێت 1938. بەڵێ دەست خۆش کاک نەوزادیان سپاس دەکەین لێرەوە تاوکو کەرکووک جارێکی دەژنە پیرۆزە لێەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. ئەچمە پەیوەندێکی تر و کاک ساڵح وەرگین. کاک ساڵح گیان سڵاو لێ بێ و جەژنە پیرۆز بێ. کاک ساڵح. الو السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. کاک ساڵح گیان جەژن لە تۆ و لە ماڵ و مناڵ و لە خانەوادە و لە تەواوی مسڵمانان پیرۆزەکەی. زۆر سپاس جەژن لە ئێوە و گشتکارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان پیرۆز دەکەم بە تایبەتی تۆی بەڕێزە و ستافە ئێستا. زۆر زۆر سپاس کاک ساڵح گیان. کاک ساڵح جەژنی قوربان لای تۆ چ پێناسەیەکی هەیە؟ جەژنی ڕێکەم ڕۆژی جەژن چۆن بەڕێکرد؟ وڵی هەرچەندە یەکەم ڕۆژ تۆزێک کاڵی یاربوون نەزانم لە ڕووی پەیوەندی خزمەتیەوە ئەوەش دەگەڕێتەوە سەر مەشغوڵی دیارە هەندێک کرد. کاک ساڵح ئەی قوربانی کردن هەستەکە قوربانی هەیە یەکەم ڕۆژ؟ بەڵێ. ئەی هیچ گۆشتان بۆ هاتووە کاک ساڵح؟ یعنی جارێ ئێوە شوەکو ئێمە هیچان بۆ نهاتووە؟ دەی ئینشەڵایەکی دەجێمان بۆیە. کاک ساڵح گیان بەسەراتی خۆش هیچت نییەوەمان باس بکەی هیچ شتێک لە بیرە؟ والله پەیوەندیەکەم زۆر بە زەحمەت وەرگرت بۆ خوای لە بیرم نەماوە. بێ میشار لە جەژن نابی کاک ساڵح گیان. وەڵامی تۆ بۆ پرسیارەکەی ئێمە چییە کاک ساڵح گیان؟
بۆ شوێنەکە لە دیت لەدایک بووە بەڵێ کەی و لە چ شوێنێک لە ساڵی 532 هیجری لەدایک بووە ئەی لە چ شوێنێک وڵی هەر لە وڵی تکری دەشت شوایە وەبزانم لەکوێ ئێمە لە کۆتایی ئیشەڵا وەڵامی دروست ئاشکرا ئاکەین کاک ساڵحاجیان سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ تەجوانەکانت هەمیشە لە جەژن و خۆشییابی سپاس بۆ بەڕێزت کاک ساڵحاجیان چمە چوارتا و سکاڵاخان لەگرین سکاڵاخان سڵاوی خوال لێبێ و جەژنی قوربانە لێ پیرۆز بێ سڵاوی خوای گەورە لە تۆی خۆشەویستی سەرجەم کارمەندان جەژنی قوربان لە تۆ پیرۆزی لە سەرجەم کارمەندان زۆر زۆر سپاس سکاڵاخان جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێست و لە تەواوی دانیشتوانی چوارتا پیرۆز بێ سکاڵاخان جەژنی قوربان لای تۆ چواتایەکی هەیە و یەکەم ڕۆژ چۆن بەسەر میوانتان هەبوو میوانتان زۆر بوو وڵا جەژن خۆی لەبەیە جەژن ڕۆژێکی خۆشە جیاوازە لە ڕۆژەکانی تر ئێستا تۆ جەژن کابۆتەوانم الحەمدولillah لە خەڵک زیاتر گەڕاوە و جەژن ڕەمەزان نەبوو سپاس بۆخوا سپاس بەخوای وادەڵین کە هەمیشە هەر گەرم و گوڕ بێ سکاڵاخان بەسەرات یەکشتێکی خۆش لانێ بمان باس بکەی وڵا هیچ لانەیە هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەگەڵ جەناب تا ئیشەڵا پرسیارەکەی ئێمە بۆ تۆی بەڕێز سەرکردەی مەزن و دیار سەلاحەدینی ئەیوبی لە چ ساڵێک لەدایک بۆ و لە چ شارێک لە شاری تکریت بەڵێ ساڵی 1938 بەڵێ دەستەکانە خۆش بێ سکاڵاخان گیان باوکی بە ناوی باوکی سکاڵاوە لە خزمەتی با قسە بکە ساڵەکە 1938 باوکی سکاڵا ئەڵێ 1938 بەس پێمان خۆش بخۆی قسە بکە باش ئەوە تا باوکمە باش ئەم کاتەی باوکی سکاڵا جەژن و پیرۆز و کاکە حەزمانکە قسێکمان لەگەڵا بکەین هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی و هەمیشە هەر لە خێر و خێراتابی ئینشەڵڵا سپاس بۆ تۆ کاک باوکی سکاڵا کە قسەت لەگەڵ ئێمە کرد سپاس دەکەین گەورەت کردین وەڵامی تۆ بۆ پرسیارەکە چێ باوکی سکاڵا بەڵێ دەست خۆش سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پەیوەندەکەت هەر بژیت هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن باوکی سکاڵا سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمەوە دووهۆک و کاکسەقەڵ ببین کاکسەقە ژیان سڵاو لێبێ سپاس دەکەین کاکسەقە جەژنی قوربانت پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەری و کامەرانی ئاسوودەییا بژن زۆر سپاس کاکسەقەر دووهۆک جەژنی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی چۆن بەڕێکرد گەلێک خۆش بوو یعنی قەرەباڵغ بوو دەی سپاس بخوا کاکسەقەر جەژنی قوربان لای تۆ چواتایەکی هەیە ئایا بەنیاز هەی قوربانی بکەی یاخود بەنیاز نیت بەنیازیت هەمووتان بەڵێ ئینشەڵڵا خوای گەورە لێ قبوڵ کاو سەرکەوتووی کاکسەقەر گیان هەمیشە لە جەژن و خۆشییابی کاکسەقەر وەڵامی تۆ بۆ پرسیارەکەی ئێمە چییە؟ 1938 بەڵێ بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکەت پەیوەندی دواتر کانیا لە چەمچەماڵەوە سڵاو لێبێ وعەلەیکە سەلام خوشکی بەڕێزم جەژن پیرۆز بێ جەژن خۆشش پیرۆز بێ هەر لە خۆشییان ئینشەڵڵا لەگەڵ جەنابتە و لەگەڵ خانەوادە و لەگەڵ دانیشتوانی شەری چەمچەماڵە کانیاخوان جەژنی یەکەم ڕۆژ جەژنی قوربان لای تۆ چۆن بەڕێوە چوو گەرموبوڕی پێوە دیار بوو لە چەمچەماڵ والله لەخوازە زیادێ لە گەڕەکەی ئێمە جەژن گەرموبووە نەکی زۆر خۆشە هاشۆکردن هەیە لەبین دراوسکرد لەبێت خزم و کەس بکارەوە لەیانی قوربانیشۆ وڵاداشتە سپاسمان بۆ هاتووە سپاس بۆ خوای گەورە یعنی قوربانی باشتان بۆ هاتووە چەند جێتان بۆ هاتووە والله یعنی ئەمڕۆ یەکەم ڕۆژ و چوارتان بۆ هاتووە ئینشەڵڵا بێچایانە من ئەگاتە 14 ئینشەڵڵا عافێتان بێ
سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کانیاو خان بەڵێدا لە فکری لە دایکوە لە 1970 بەڵێ دەستەکانە خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشار لە جەژن و خۆشیابی سپاس بۆ پەیوەندیەکەت کامیابخان هەر لە جەژن و خۆشی شادیابی کۆتا پەیوەندی خۆشەویستان لەبەر نەبوونی کات کۆتا پەیوەندی وەرەگرم دایکی ئالیا لە کەرکووکی خۆشەویستەوە دایکی ئالیا سڵاو لێ بێ و جەژن پیرۆز بێ باو ڕەحمەتی خۆی گەورە لە توی بەڕێز و هەموو کارمەندان بێ چۆنی بەلای بەڕێزەکان جەژنێکی پیرۆزی هەر لە جەژن و خۆشیابن ئینشاءالله خۆش هەمیشار لە جەژن و خۆشیابی هەمیشە هەر لە ئاسوودەیی و بەختەوەریابی دایکی ئالیا جەژنی قوربان لای تۆ چواتایەکی هەیە والله جژنی قوربان زۆر خۆشە زۆر بەڕاستی من زۆر جار هەوت هەموو جاوتومە داڕەمزی خۆزمانم بەلاو خۆشترە لە ڕەمەزان خۆی ڕەمەزانش خۆشە دەست زۆر تراپای خۆزانم پێ خۆشترە زۆر بەڵێ هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی دایکی خێرشتشی زۆر بەڕاستی ئەو قوربانیانە ئاکرێوات بێ کە کاتی زۆر یارمەتی ماڵە فەقیرانەوە جاری زۆر زۆرش خۆشترە بەڵێ سپاس بۆ دایکی ئالیا سپاس بۆتە جوانەکانت هەمیشە لە جەژنابی دایکی ئالیا وەڵام دۆ پرسیارەکەی ئێمە چییە؟ بەڵێ سەلاحەدینی ئەیوبی لە تکرید لەدایک بووە لە ساڵی 1938 دەسەکانە خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشار لە جەژن و خۆشیابی سپاس بۆ پەیوەندەکەت لە کەروکی خۆشەویستە و خۆشەویستان دیارە هاوکارانم بەڵێن کاتمان نەماوە دیارە سەرکردەی یار و مەزن قارەمان ڕزگارکەری قودس ناوی یوسف نەجمەدین ئەیوبە نازنەوە پاشای ڕزگارکەر و ناسراوە بە سەلاحەدینی ئەیوبی لە ساڵی وەڵامەکە ئەمەیە لە ساڵی 532 کۆچی کاکاتە 1938 زاینی لە شاری تکریت لەدایک بووە کە دیارە یەکێ بۆ لەو سەرکردانی کە مێژوو شانازی پێواکە هەندێک بابەتی گرنگە بوو لەسەر و باسیکەین بەڵام دیارە هاوکاران مەڵەن کات نەماوە و کاتیان دیارە نەماوە ناوبڕێکی کوردۆ دەگرم و دوایی تیرپشک بۆ وەڵامە دروستەکانەکەی خۆشەویستان دیارە وەڵامەکە وەکو تێبینیەک لە سەرەتای بەرنامەکە و باسی ئەوە کرد کە هەر بە ڕێزێک ئەگەر هەر ساڵەکەی زانی وەڵامەکەی چێتە ناو تیر و پشکەوە ئەگەر هەر شوێنەکەشی زانی بە هەمان شێوە برادران بەو شێوەیان کردو هەر بە ڕێزێک تەنها و ساڵەکەشی زانی بێ ناوچێتە تیر و پشکەوە شوێنەکەش زانی بێ ناوچێتە تیر و پشکەوە چەند بە ڕێزێک وەڵامەکەیان دروست بووە تیر و پشک بۆ بە ڕێزانەکەین بزانین کامێنە بێنە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانەی کەناڵی ئاسمانی هەیە جوان تێکی هەڵین بۆی کەس گرێیمان لێ نەکات دوایی کاک گەدمان ئازاکە نەگەر کاکسامی لە دووهۆک بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژن کاکسامی لە دووهۆک ئەوە دیارە پیرۆزبایی لە کاک سامیەکەین هیوادارین کە هەمیشە هەر لە جەژن و خۆشیە بێ کاک سامی ئەتوانی پەیوەندی بکەی بە ئەو ژمارەی کە لەسەر شاشەی پێیان دەکەوتەوە 1950 158 بۆ وەرگرتنی خەڵاتەکەت سپاس بۆ ئێوە سپاس و پەیوەندەکانتان داوا لێ ورلێ وەرەزانەکەین حەزمانەکرد خەڵات بۆ هەمووی هەبووە بەڵام بەخوا خۆتان نەزان قەیران و ئێمەش پارەمان نییە خۆشەویستان زۆر خۆشحاڵ بووم تا ئەم کاتە لەگەڵ ئێوەی بەڕۆز و خۆشەویستە بووم ئینشەڵڵا سبەینێ لە هەمان کات دواتە کاتژمێر 7 لەگەڵ ئێوەی بەڕۆز و خۆشەویستە بین و پرسیارێکتر بۆ ئێوەی بەڕۆز و خۆشەویست ئامادە ئەکەین سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانی زێدە عزیزم لە کامێرە و کۆنترۆڵ کە ماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ یەکە بە یەکەی پەیوەندەکانی ئێوە هەمیشە لە جەژن و خۆشییا بنووە ئینشەڵڵا لە دووەم ڕۆژی جەژن کاتژمێر 7 سبەینێ دینەوە خزمەتە ئەو کاتە سپاردەی خۆی گەورەتان ئەکەین کە سپاردە زایان ناکات خواتان لەگەڵ